ڕۆدەی چیە کورە ئەوکەی بەشەرە ئەو بێئەدەبە کورە ئەو شقانی هەموو لە زەواق نایە کاکە عەبۆ کورە جامی پێوە نێشتێ کاکە عەبۆ کورە دیتە هەموو کۆترە دیتێ کۆتری گرتێ بەدا ڕاستقی ئەوە چی ئەو چ تەربێتەکە کاکە مۆفەق عەزیزبە بە ئوستاز دەبینی کورە پێخاتلۆ دەکەی ها وەڵای گلەی بێ ئەتو نەیەش کۆترەکانی تر بگرم ئەتۆ چی دەچی باشمان لێ نادەی کوڕم ها خاتریشمان مەگرە باوەمە کێ قساکە سمێڵێ یاریاسنەکە کورە ڕاوەسە کاکە عەبۆ دەزانی هێشتا چمایە چمایە کورە ئەم وەکو بەڕێوەبەری ئەو شقانە ئەوە داوەتان لەسەر نووسرایە بەخوای پۆلیس ئاگادار کرایتەوە هەتا 15 ڕۆژ کە دەبی ئەو شقەیە چۆلکەن تێگەشتن لەسەر ئەو مڵپانەی ئەی تەبعان کەماوە باشە کاکە باش تاو ئەو ئاگادار بکەنەوە دانیشە چایەکی ئۆکێ ێ باشە ناڕەتەن تۆ ئەم کۆترانە بۆ چییە؟ باوەڕ سووریەکەیتەوە یە خۆشیەکە دەبڕۆ خوالە دەکەی ئەمزانە چێە کوڕم دەبیدی نەمگۆ ڕسق لە دوورسە ئاگاتان لێیە مەشاکل بە دوای مەشاکلە ئەمرتان دەبێت ماشەڵڵا و دەرکەی مەچ ئاکتیڤە سا دەبی چێ بێ نازانم عوسمان ئەوڕۆ وەزە خراپ تێکسوە ئەو چێ عوسمان هەزار ماڵی دەنگە دەنگەکە السلام عليكم. وعليكم السلام ناچی دا ئەبوو چێ والله نازانم ڕۆژێ سەچیش دێتە ئەو شقەی ئەوە دیکەکەیتی دیکەکەی بلەی کوڕەت یەک دقە باوکە تۆ بڵێ مانگ دەڵم خۆر تۆ بڵێ هەنگوین دەڵم عەسەل یعنی ئەوە حەزی لە بلە کردووە بلا قەناعەت ناکەم بابە من باوکیم تا زەماچێکم نەکردو کێ خۆش دەوێەوە دەباشە کچەکەم تۆ بەجددی حەزی لەوەیە بەڵێت ڕۆزە پێشێستایەکمان ناسی ئێتە قسەشم لەگەڵ دایکمان کەوت یەگەر نیەتی ڕاستە با بێتە پێش هەدا ڕازی لێمە ڕازین من باوکشم ڕازیە من ڕازیم خۆشم ێکەکەس ڕازی باوکە ئێمە خۆ هەر بە نیەتێکی پاکاتوێتە ئێرە بووکە خانیش با لێرە بێ ئیشم بۆ کاکەوێن ئیتی لێرابی ئەگەر نیەتتان پاکە بڕۆنە پێش باکە لەو ناڕۆنە پێش نیەتمان پاکە و حەزیشم لێ دوێش حەزی لە منە ئەمرن نەمێنێ عوسمان وەرە کوڕەکە و پێشەکەی لە ژنێنانە عوسمان ئەتۆ ئەوڕۆ نییە خۆت و منداڵەکانت مەنتیقەتان بۆ گەری کرد بۆ تۆ بەری عاسمانێ عازمە بە